کوتلە و لایەنە سیاسیەکان گفتوگۆکانیان بۆ دەستنیشانکردنی ڕاستپاردنی کاندیدێک بۆ پێکێنانی حکوومەت دەست پێ کردووە. ئەم جاریان لایەنە سیاسیە شیعەکان دەیانەوێت کەسێک دەستنیشان بکەن هەمان سیناریۆی محەممەد تۆفیق عەلاوی دووبارە نەبێتەوە. ڕاوێژکارێکی سەرۆک کۆماری عێراقیش دەڵێت چەند ناوێک قسەیان لەبارەوە کراوە و ئەگەری دووبارە دانانەوەی عادل عەبدولمەهدیش یەکێکە لە سیناریۆکان. الأسماء من الشخصيات اليوم الأكثر يتم تداوله هو السيد مصطفى الكاظمي. چەند پێشنیارێکمان لەبەردەستدایە و چەند کاندیدێکیشمان خراوەتە بەردەم، بەڵام ناوی مستەفا کازمی لە پێشەوەی هەمویاندایە. پرۆژەیەکیش هەیە کە داوا دەکرێت حکوومەتە کات بەڕێکەرەکەی عادل عەبدولمەهدی بەردەوام بێت بۆ ئەوەی لەو کێشانە دوور بکەوینەوە کە هێزە سیاسیەکان بۆ کاندیدکردنی کەسەکان هەیەنە. بەڵام لایەنشی تریش هەیە کە هاوڵاتیان و گۆڕەپانی خۆپشاندانەکانە کە دەیانەوێت کەسی کاندیدکرا و چەند خەسڵەتێکی تایبەتی هەبێت. تا ئێستاش گفتوگۆی نێوان لایەنەکان بەردەوامە بۆ گەشتن بە دیاریکردنی کەسایەتێکی سیاسی سەربەخۆ و هاوسەنگ کە هەمووان لەسەری کۆک بن و هەم شەقام و هەم لایەنە سیاسیەکانیش لەسەری کۆک بن بۆی بتوانێت ئەرکی بەڕێوەبردنی قۆناغی داهاتوو جێبەجێ بکات. مقبولة من هذه الجهة ومقبولة من هذه الأطراف السياسية حتى يمكن تكليفه للمرحلة. عێراقیەکانیش ئومێدەوارن عێراق لەم قەیرانە سیاسیە ڕزگاری بێت و وڵات بەرەو ئارامی و ئاوەدانی و خۆشگوزەرانی هەنگاو بنێت. التشكيلات الحكومة الجديدة لازم يكون بێکاتێک کابینەی نوێی حکوومەتی عێراق پێویستە ڕەچاوی داواکاری خۆپشاندەران بکات بە پلەی یەکەم، چونکەوە زۆر گرنگە و خۆپشاندەران بەشێکی گەورەی کۆمەڵگان. دومینیان پێویستە بەرەنگاری گەندەڵی ببێتەوە لە ساسات بنبڕ بکرێت و ڕەچاوی ئەو کەسانە بکرێت کە بێکارن و هەروەها ڕەچاوی هەستی هاوڵاتیان بکرێت. نتمنى مستقبل العراق، نتمنى يكون بأحسن صورة. هیوادارین دوا ڕۆژی عێراق بە باشترین شێوە بێت. بەس بەرجەی ڕزگارمان بێت لەو بازنە حکومی هەیە، چونکە لە ساڵی 2023 ئەوانە هەمان دەسەڵات و سیاسەتە و هەموو شتێک وەک خۆی وایە و گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. کەشخەترین کەسایەتی دەوڵەتی عێراق بێتە سەر دەسەڵات لایەنە سیاسیەکان ڕێکەوتنی لەسەر ناکەن و هەر لایەنە پشکی خۆی دەوێت و داواکاری هەیە. ئیتر چۆن حکومەت پێک بهێنرێت؟ ئاستەمە هەموو لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتن لەبارەی دەستنیشانکردنی کەسایەتیەک بۆ سەرۆکایەتیکردنی حکومەت و ئاستەمە تەوافق لە نێوانیاندا ڕووبدات. هەوڵ و گفتوگۆکردن لە نێوان کوتلە جیاوازەکانی عێراق بەردەوامە بۆ ڕێکەوتن لەسەر کەسێک تا ڕای بسپێرن بۆ پێکێنانی کابینەی نوێی عێراق. بە مۆشەخانی گەلی کوردستان، باغداد.